زیان ئەکتەری سەرەکین لە شانۆگەرێکە. کاکۆزان بەخێر بێویانیت باش. زۆر سپاس. بەخێر بێ کاکۆزان. زۆر سپاسنامەکەم. ئەم نەمەوێت سەرتا لەو دەست پێ بکەم کە ناونیشانی ئەم دەقە شانۆیە مرۆڤ بینی بە بێجل جلم بینی بە بێ مرۆڤ. ئەمە بیرۆکەی چێ بوو و بۆ ئەم ناونیشانە؟ خۆی دەقەکە دەقێکی ئیتاڵیە، هی نووسەری بەناوبانگ داریۆفۆیە، بەڵام ئامادە کراوەتەوە جارێکی تر لە ڕێگای دەرهێنەرەوە. ناوی شانۆگەرێکە پەیوەندیەکی ڕاستە و خۆی بە ناوەڕۆکی شانۆگەرێکەوە هەیە کە ئیقتیباس کراوە ئەو ناوە، بەڵام پەیوەندیەکی ڕاستەوخۆی لەگەڵ نمایشەکە هەیە. ئەو کەسانی کە دێنە نمایشەکە تێگەن بۆ چێوە ناوەندانەوە. باشە، ئێوە چەند کەسن لەو گروپاوە چۆن هەوڵتان داوە کارێک ئەمە یەکەم کاری ئێوە وابسامەک و گروپی ستیج چۆن هەوڵتان داوە کارێکی لەو شێوێ پرۆفیشناڵ ئەنجام بدەن؟ ئەمە یەکەم ئیشی گروپی شانۆی ستیجە وەکو گروپ یەکەم پرۆژەی ئێمەیە. ستافەکە نزیکی 27 بۆ 30 کەسە بێت. هەوڵمان داوە تا ڕادێک بەشەکان جیا بکەینەوە و وردەکاری تر مەسەڵەن جیاواز لەوەی کە لە ڕابردووە کارکراوە هەموو بەشانی کە تایە کارەکەین لەبەر پرۆژەکە زۆر گەورەیە. هەوڵمان داوە هەموو بەشەکان جیابن. گرنگترین شت کە لەم نمایشە زۆر گرنگاوەیە کە ستافێکی میوزیکمان لەگەڵایە با بڵێن ئەکرێ بڵێن ئۆرکسترایەکی میوزیکیمان لەگەڵایە کە ڕاستەوخۆ بە لایڤ لە نمایشەکان و بەشێکی گرنگن لەم نمایشە. زۆر باشە. گەر باسێکی ناوەڕۆکی دەقە شانۆیەکەمان بۆ بکەیت، ئەو پەیامانەی کە ئەمان جمەبەستانە ئێوە لە ڕێگەی شانۆ بیگەێنن زیاتر چی و چی لە خۆ ئەگرێت؟ بەگشتی بیرۆکەی نمایشەکە با بڵێن ئەو پەیامەی کە ئێمەمانە زیاتر باس لە ململانەی چینایەتی کۆمەڵگا ئاکات لە نێوان چینی پرۆلیتار و چینی ئۆرکستراتی یانی چینی سەرەوە چینی سەری کۆمەڵگا لە نێوان ئەو ململانەیە باسەکات و باس لە ژینگەی مرۆڤەکات کە ژینگە و بەرگی مرۆڤ تا چەند کاریگەریان لەسەر مرۆڤ هەیە. بەتاکید نامێ زۆر بچمە وردەکاری چیرۆکەکەەوە. زۆر باشە، بەس ئەو ژینگەیە یعنی مەبەستە ژینگەی پەروەردەی و کۆمەڵایەتیە، مەبەست ئەو پەروەردەیە کە لە خێزان و دەست پێکاتەوە کۆگاتە کۆمەڵگا و دواتر ڕنگدانەوەی ئەبێ لەسەر کۆمەڵگا. بەتاکید، بەڵام زیاتر بە شێوەیەکی گشتی ئێمە باسی و بابەتاکەین کە ئاڵەم ژینگە لەبەرەوەی ژینگە کاریگەریە لەسەر مرۆڤ و لە کۆتاییشە ئەوە قەرارەدا کە مرۆڤەکە چی بێت کەسێکی چۆنەوە چی خزمەتێکە کا لە کارگەری ئەتوانێت چی بکات لە کۆمەڵگاکە. ئەوە تقریبەن بیرۆکەی نمایشەکەیە. باشە کاکۆزان، بۆ ئەنجامدانی پرۆژێکی لەو شێوەیە بەدڵنیایەوە پێویستان بە پاڵپشتی و بە هاوکارێکی زۆر هەیە، هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی مانەوی. هاوکار و پاڵپشتیکردنی ئێوە لە ڕووی مادیەوە لە ڕووی سپۆنسەرکردنەوە کێ بووە؟ ئەم پرۆژێکی گەورەیە، حتمما کۆمەڵی کەسی زۆر چوەکو ستاف چوەکو کەس چوەکو لایەن هاوکارمان بوون لەم پرۆژەیە. ئەترسم ناوبێنم و زۆر کەسم بیرچێتەوە، بەڵامەوەی کە زۆر هاوکارمان بوو نێ هێشتا پرۆژەیە بوەستێ. زۆر سپاسی ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانەکەین، سپاسی کاک عەبدوڵڵا کە شەیەکی زۆر باش هاتە پێشەوە و هاوکارمان بوو. سپاسی کاکاسۆکەین، زۆر هاوکار بوون و نیان هێش پرۆژەکە بوەستێ و سپۆنسەری ئەم کاریان کردو. کەسانێکی تریش زۆر هەن کە هاوکاریان کرد. ڕاستی نامێ ناوبێنم لەبەر ترسم کۆمەڵە کەسم بیرچێتەوە. بەڵام لە ڕووی میدیاییەوە ئەنی چێ سپۆنسەر هاوکاریتیایی ستافێکمان هەیە کە سۆشیال میدیا باتە ڕێوە، کۆمەڵە کەسمان هەیە لە بوارەدامەنا، بەڵام وەکو سپۆنسەری میدیایی تا ئێستا هیچ کەسێک سپۆنسەری میدیاییمان نەبووە. بەڵام ئەبێت هەبێت، بەڵام تا ئێستا کەس نەبووە. زۆر باشەیە ئەگەر ئێوە بتانەوە کارەکانی خۆتان خۆ ئامادەکردنتان بۆ شانۆیەکی لەم جۆرە کە ئێستا شانۆیەکتان لە پێشە کە ئەنجامی بدەن و نمایشی بکەن، چۆن خەڵکی ئاگادارەکەنەوە لەوەی کە ئێوە ئامادەکاری ئەکەن بۆ نمایشکردنی دەقێکی شانۆ یاخۆ شانۆگەریەک؟ بەتاکید ئەوە خاڵێکی زۆر گرنگە.
کارمان لەسەر کردووە جایتر نازانین ئەگەین بە چەندێک و ئایا ئاستی ئێمە مەسەن ئەگاتە چەندێک مەسەلەن لەبەرەوە لاوم دنیای باجەت هەوێت مەسەلەن ڕیکلامکردن و بڵاوکردنەوەی و بابەتە کارمان لەسەر کردووە وەکو سۆشیال میدیا پاشان شخصی و پێجی شخصی تایبەت بە بەڵێ پێجی شخصیمان هەیە لەژێر هەمان ناو لەژێر هەمان ناوی نمایشەکە کە ڕۆژانە چالاکەکانی خۆمانی تێ بڵاوەکەینەوە و چەند ڕێگایەکی تریش هەیە بەڵام وردەوردەکاری لەسەر زۆر باشە. کاتی ئەنجامدانی نمایشەکەتان دیاری کردووە و شوێنی ئەنجامدانی نمایشەکە دیاری کراوە یاخود جارێ چاوەڕێن پرۆڤەکانتان تەواو بێ ئەوسا؟ کاتی ڕۆژانی نمایشمان دیاری کردووە 7 و 8 و 9 مانگی نۆ شوێن سنتەری ڕۆشنبیری کەرکووک بیریشم نەچێت سنتەری ڕۆشنبیری کەرکووک زۆر هاوکار بوو لەم پرۆژەیە بەڕاستی جێدەسیان دیار بوو زۆر هاوکارماڵێک بوونە بۆ ماڵگیریکردنی گەنجان بۆ کەسانێکەوە تازە دەست بە کارێکی هونەری ئەکەن یاخود کارێکی تازەیانێ هەمیشە پاڵپشتیان بوونە لە ڕووی دابینکردنی شوێن و هاوکاریان بوونە لە ڕووی ئەوەی کە بۆ پرۆڤەکان شوێنیان کۆکردنەوەی هەموو چینە توێژەکان بەبێ جیاوازی بەتاکید سنتەری ڕۆشنبیری کەرکووک لەو کاتەوەی کە کراوەتەوە تا ئەمڕۆ کاریگەری زۆری لەسەر کەرکووک دروست کردووە و تەسەوڕەکەم لە ساڵانی ئایندەشا کاریگەری گەورەتر دروستکات لەبەرەوەی گرنگی بە هەموو چینەکانی کۆمەڵگا دات بە تایبەت هونەر و ئەدەب گەنج وەرزش زۆر یعنی شوێنێکی زۆر گرنگە و پێویستە بۆ کەرکووک بەڕاستی جێدەستیانیش دیارە. جەبا بینە سەر شانۆکە بۆمان باسکەوە ڕۆڵی سەرەکی خۆشە باس بچکە تۆ ڕۆڵی سەرەکی ئەبینی لەو شانۆگەریە و بەگشتی بابزێکیشیان لەگەڵا گەر باسی ڕۆڵی خاتوونەشمان بۆ بکەیتکەوە ڕۆڵێکی چۆن ئەبینێت؟ خاتو هاوسەر بەڵێ لەگەڵمانە لەو پرۆژەیە یەک ئەکتەری کچمان لەگەڵایە ئەکتەرەکان 6 ئەکتەرن 5 ئەکتەری کوڕ و ئەکتەرێکی کچمان لەگەڵایە بە گوێرەی دەقەکە ئەو کچە دیاری کراوەیە خۆل لەبەر بەشداری نەکرد لە دەقەکە هەیە کارکتەرێکی گرنگیش لە نمایشەکەیە باسی ڕۆڵی خۆت ناوێت باسی ڕۆڵی خۆی ئەتە سپرایز بێ ڕۆڵی من ڕۆڵی خۆڕێژێکە لە نمایشەکە نامێ زۆر بچمە وردەکاری چیرۆکەوە لەبەرەوەی یعنی ئێمە بێ بە سپرایز لێ نمایشەکە خۆمان ببینین کە باس دەچیەکە دڵنیام نمایشەکە بەدڵی بینەرە بێ و جیاوازە بێت نمایشێکی جیاوازە بێت و لەو جۆرە نمایشانەیە کە چێتە ناو خەڵکەوە زۆر باشە تێگەیشتنی بینەر لە سەرتاوە بۆ شانۆیە کە لە کاتێکا کە پێشتر هیچ شارەزایی و ئاشنابوونی لە شانۆیان نەبووە کاتێک کە دێت لە نمایشێکی شانۆگەریە دائەنیشە نهێنی تێگەیشتنی چییە؟ ئایا پەیوەندی بە کارکتەری سەرەکی و ڕۆڵبینینی ئەو کەسەیە کە لە شانۆکە ڕۆڵی پێ ئەدرێ یاخود پەیوەندی بە زانیاری و معلوماتی هەیە لەسەر شانۆ و بینینی شانۆ؟ بەتەکید شانۆ ئەگەر بمانەوێت نەمانوێت جیاواز لە هونەرەکانی تر پێیەکی لە نێو ئەدەبایە بۆیە ئەوە زۆر جار ڕەنگەوە گرفتی دروست کرد بێ بەڵام من وەکو بیرکردنەوەی خۆم بەرامبەر شانۆ پێم وایە شانۆ بێت بچێتە ناو خەڵکەوە شانۆ بێت هەموو کەسێک خۆی تیا بینێتەوە و لایانی سۆزداری بەرامبەر بەچی ئەچێتە ناو خەڵکەوە مەبەستەکەی من ئەوەیە بەچێت چەندێتە ناو خەڵکەوە بەوەی کە بزانێت کە بینەری ئێمە کێ و بزانێت بۆ چه کارەکاتەوە زۆر گرنگە خاڵێکی زۆر گرنگە لەبەرەوەی تۆ مەسەجێکت هەیە پێویست بە ئەوەیە کە خەڵک گوێت لێ بگرێت ئێستا مەسان یەکێک لەو بیرۆکانی کە لەم کاریا بەکارهێندا مەسان ئێمە لە ڕێگای شانۆیەکی کۆمیدیۆ کۆمەڵک گۆڵمان هەیە ئەمانەوێتیان کۆمەڵک مەسەجمانە ئەمانەیە بە خەڵکی بیگەن باشە بیرتان لەوە نەکردوێتەوە ئەو شانۆیە کە دوای ئەوەی کە 3 ڕۆژ لە شاری کەرکووک نمایش ئەکرێ بیبەنە شارەکانی تری کوردستان نمایشی بکەنەوە یاخود لە فستیڤاڵێکی نێودەوڵەتیە بەشداری پێ بکەن وردەکاری بابەتە ناتوانم لەسەری چەند پلانێک هەیە بۆ
ئایندا بەڵام ناتوانم لەسەری قسە بکەم جارێ لەبەر من پرۆدیوسەری ئەو کار نییە بەڵام ئەتوانم بڵێم کام پرۆژە لە کەرکووکا کۆتایی پێ نایەت و هەر تایبەتمەندی گروپەکەش بەو شێوەیە بێت کە هەر پرۆژێکی شانۆی بکرێ وەکو پرۆژە مێنێتەوە هەر کاتێک دەرفەت و کاتی گونجاو هەبوو بەپێی ڕۆژگار بڕیار لە ڕەنگە لە کەرکووکیش دووبارە جارێککە نمایش زۆر باشە ئەنجا ئەمەیە بزانم کە دەخێکی شانۆیی و بەتابەتی ئەم دەخش کە دیاریتان کردو بۆ بڵین نمایشکردن چەند دەکاتی ئەوێت هەتا خۆت ئاماداکە بۆ نمایشکردن ئێمە ئەم نمایشە پێشووتر لە هەولێر جاریشکە نمایش کراوە پرۆژەیەکی زانکۆی سڵاحەدین بووە بەڵام بە ئابدێتێکی نوێ لێرە لە کەرکووک نمایشەکرێتەوە ینی بەشێکی زۆر یەکتەرەکان گۆڕاون نمایشەکە بەشێکی زۆر لە تێکستەکە گۆڕاوە بەڵام کاتێکی زۆریە بە تاکید نزیکی ئێمە 2 مانگ بۆ 3 مانگە لە پرۆڤین خۆی زۆرجار کاتی زیاتری شوێ بەڵام ئێمە توانیمان لەو کاتیا بگەینە نمایش ئاماژەت بۆ کردکەوە گروپێکی میوزیکی ئۆرکەسترا لەگەڵتان بەشدارە تەنها بە میوزیک بەشدارەیە خودت گۆرانی وتنیشی تێدایە لە پرۆژەکە گۆرانی وتن بەشێکی گرینگە وەکو وتم شانۆگەرەکە ینی ئەتوانین ئەگەر حەقی ئەوەمان هەبێ بڵین شانوویەکی میوزیکاڵیشە لە هەمان کاتە چەند گۆرانێک لە خۆگرێت بە دەرلەوە ینی بەشی میوزیک کار لەسەر لایانی سکۆرسی شەکەن ینی مۆسیقای تەسویری نمایشەکە بەردەوام لەگەڵ جوڵەی ئەکتەرەکان لەگەڵ دیمەنەکان دروستکردنی ئەو ئەتمۆسفێرەیە هاوکارن لە کاتی نمایشکردنا هیچ تەبعاً یادەوەری خۆش ناخۆش کاتی پرۆڤەکاندا بەس یادەوەری خۆشەکان ئەگەر ێستا بەبیرت بێ شتێکمان ڕواز بکەی چکە لە کاتی پرۆڤەیە دڵنیاوکەوە لە بینی پرۆدیوسەر و لە بینی ئەکتەرەکانی دیکەیە بەرکەوتن ئەبێ کەوڵێک یادەوەری دروستە بێ بەتەکید بەتایبەت ئەگەر نمایشێکی شانۆی کۆمیدی بکەی بەردەوام ڕێکە بەردەوام ئەو بچانە دروستە بێ زۆرجار دەرچوون لە دەق هەیە کە ئاکتەرەکان دەرەچن لە دەق بۆ نمونە ئەو خاڵانە بۆ کە زۆر بکەن ئەکتەرێک کە دیالۆگی بیرەچێتەوە بە کارکتەری خۆی مەسەلەن وەڵامی دەتەڵە ناوە دیالۆگەنەوە ئەو بەردەوام لە لامان دروستە بێ و کاتە ناخۆشەکانیش بۆ ئێمە خۆشە خۆی چێژی هوەر لەوە بۆ قورساییانەیە کە تێپەڕی دواتر ینی خوامە باشە هەڵتان نەداوە ئەو شانۆیە ڕیکۆرد بکەن ینی بۆ نەکە پرۆڤی کۆتایی یاخود شانۆکە بەر لەوەی نمایشی بکەن ڕیکۆردی بکەن و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە یوتیوبی تایبەت بە خۆتان بڵاوی بکەن چەند کاتێک چکە ناتوانانی هەموو نمایشەکە ڕێک بکەن یان بۆی سەرنجی بەرامبەر ڕاکێشی بۆی کە بینەری ئەو شانۆیە بێ پێشتر ڕێکلامێکی بۆکەی بەڵام ئەچیت بۆ نمونە هەستیارترین کاتی ئەو دەقا ڕێکیەکەیت و پیشانی ئەوەی ئەدێک کاڵش نمایشەکە بۆ جۆرەیە بەتاکید ترایلەری فەرمیمانە بێ ئێمە لە هەفتەی داهاتووە یان لە چەند ڕۆژی داهاتووە ترایلەری فەرمیمانە بێت کە بڵاوی یەکەینەوە تایبەت بە نمایشەکە قەرارە ستافێکی سینەمایی زۆر باش بێت ئەو کارەمان بۆ بکە باشە ئەکتەر تا چەند گرنگەکەوە شارەزایەکی باشی لە شانۆ هەبێت لە مێژووی شانۆ لە دەقە شانۆیەکان بەگشتی تا چەند گرنگە بێت بەتاکید خۆی نواندن بەشێکی هەرە زۆری بەهرەیە بەڵام بەتاکید تیۆری لایەنێکی زۆر گرنگە کە ئاکتەری پێ ناسرێتەوە کاتێک کە ئاکتەرێک نواندن نەکات دیارەکە ئەمە ئاکتەرێکی ئەکادیمیە یان ئەکتەرێکی خۆڕسکە ئەوە خاڵێکی زۆر گرنگە ڕەنگە کەسانێکە بنەوە بناسنەوە زۆر باشە دیاریکردنی ڕۆڵەکان بۆ ئەو کەسانە بڵین چەنە ئەمە پەیوەندی بە تۆ نییە پەیوەندی بە پرۆدیوسەرەوە هەیە بەڵام پرۆدیوسەر نوێنەری توێسە بۆ هەموو پرسیارێک لێکەیت چۆن دیاری ئەکایە پێوەستە بەتوانای کەسەکەەوە یعنی هەبووە کە ڕۆڵی بوون منە ڕۆڵێکی بە تۆ داوە بەڵام تۆ توانای هەڵگرتنی ئەو
قەت نەبووە توانای ئەوەت نەبووە کە بەپی پێویست ئەو ڕۆڵە بگێڕی لە هەما کات ئەو ڕۆڵە لە تۆ سەنراوەوە دراوە بە کەسێکی تر هەبوو شتیوە بەتاکید لەم نمایشە من ناتوانم لەسەر بابەتە قسە وەکو پیشەمەندی پێویستە پرۆدیوسەر لەسەر وارە قسەکەیان دەرهێنەری کار بەڵام بەشێوەیەکی هەبوو ئێوە وەکو ئەکتەر هەبوو بێ کە پرۆدیوسەر ڕۆڵێکی بە ئێوە داوێ بەڵام نەتان توانێت بێ ئەو ڕۆڵە لەگەڵ بۆ نە کەسایەتی تۆیان نەگونجابێ بەڵام ئەو ڕۆڵەی لە تۆ سند بێتەوە دابێتی بە کەسێکی دیکە بەتاکید بەتاکید ئەوە هەیە یانی ئەگەر وەکو شخص باسی ئەو مەسەلێ بکەم بەتاکید هەیە زۆر زۆریش باوە زۆر جار مەسەلەن تۆ لە بروی کۆمەڵێک تایبەت مندیە پەیوەندی بەشتی شخصیەوە نیە شتێکی مەسەلەن هونەریە نامنش لە ڕووی بڵێ کۆمەڵی ڕەهەند هەیە ئەناسرێتەوە هەر کارکتەرێک کە هەیبێت لە ڕووی ڕوخسارەوە لە ڕووی مەسەلەن تایبەتمەندی ئەو ئەکتەری کە تۆ دەوێت یان ئەو کارکتەری تۆ پێویستی بەچی جۆرە ئەکتەرێکە ئەوە زۆر زۆر گرنگە ڕاستاریش دەوری هەیە بەتاکید لە ڕووی دیکۆرە هەڵبژاردننی دیکۆر چۆن ڕەنگەکانتان هەڵبژاردووە شێوازی دیکۆرەکە چۆن ئامادەتان کردووە کێ هاوکارتان بووە تەنیا لە ئەستۆی پرۆدیوسەر بۆ یاخود بۆ چوونی ئێوەش وەرەگیرێ بۆ ئەو شتانە لەم پرۆژە کەسێک هەیە بە ناوی ستەیج دیزاینەر کە دیزاینیەوە کات بەڵام کەسی یەکەم لە ئامادەکردن با بڵێن لە داڕشتنەوەی ئەو دیکۆرەیە دەرهێنەری کارە کەسی سینۆگرافەریشە لە هەمان کاتە بەرپرسە لەلایەنی کەشی گشتی نمایشەکە لەلایەن ئەو دیزاینەر کراوە بەڵام ستافێکی کەمان هەیە کە جێبەجێکردنی ئەو کارە ئاکات و ستافێکی زۆر زۆر باشن و زۆر زۆر ماندونە ناسن کە شەوان تا درەنگ کارەکەن لەوێ و نەتیجەی زۆر زۆر باشیشیە بۆ دیکۆرەکەمان دیکۆرێکی گەورەیە و کۆمەڵە تەکنیکی زۆر باششتیان و لە ڕووی دیکۆرەوە زۆر باشە با بینە سەر بەشداریکردنی کچان و کوڕان زیاتر بڵێن کام ڕەگەز بەشداری شانۆ ئەکات و تێکەڵ بەکاری شانۆ ئەبێت شانۆ بەگشتی نەک ئەو نمایشەوە ئێستا ئەو نمایشەوە ئێمە سەرەتا زانیمان کەوا یەک کچێکتان لەگەڵە لەگەڵ پێنج کوڕ بەڵام بە شێوەیەکی گشتی شانۆوە کەرکووک بە تایبەتتر بەشداری کچان چۆنە بینیت لە پرۆژەکەی ئێمەشە چەندسێکی کە هەیە بەڵام وەکو ئەکتەریە کچێک ئەکتەرمان لەگەڵایە یعنی ئەوان لە پشتی نمایشەکەوە کارەکەن بەڵام بە شێوەیەکی گشتی با بڵێن کوڕانیان پیاوان زیاتر لە شانۆیە دەرەکۆن بەداخەوە پەیوەندی بە کۆمەڵگاوە هەیە بە شتێکی ڕاستەخۆ هەمومانەوە ئەو حەقیقەتە ئازانین و کارکردنی ئەکتەری کچ لەم بوارەیە بەڕاستی بۆ من جێگای ڕێزە لەبەرەوەی زۆر زۆر قورسە بۆ کەسێک کە کەس بێت و بتوانێت لەم بوارەیە کار بکات لە زۆر ڕۆ زۆر باشە هۆشیاری کامەڵگارتمەوە هۆشیاری کۆمەڵگا سەبارەت بە نمایشەکانی شانۆ چۆنە سەبارەت بە ئامادەبوونیان لە دەقە شانۆیەکانە تر کۆمیدی بێ یاخود تراژیدی بێ یان هەر بابەتێکی دیکە بێت بەگشتی لە ڕابردووە کەسانێکی تایبەت هەبوون لە بوارە مەسەلەن گرنگیان بەلایەنی شانۆێدا بەڵام خۆشبەختانە وردە گەنجانی ئێمە بە ئاگاترن بەرامبەر شانۆ
تەنانەت من هاوڕێی خۆم هەیە لە شارێکەوە چ بۆ شارێکترەوە بینین نمایشێک کە هونەرمەند نییە و مەسەن کەسێکی یاساییە بۆیە پێم وایە لە ساڵانی ئەخیرا ئەو گۆڕانکاریە زۆر دروست بووە و هونەرمەندیش تێگات لەوەی کە ئیتر کاتیەوە هاتووە بۆ بینەر کار بکە. جوانە دەست خۆش. ئەگەر شتێکت ما بێ لە کۆتاییە توێ باسی بکەیت. سپاس نازانەگە پرسیارێکی کەتانە بێت. سپاس بە ئامادەبوونت بە هیوان کە نمایشێکی زۆر جوان بووە گەنجان وە هەموو چینی تۆشەکانی کەرکووکیش بە دڵنیاییەوە لە هۆڵی شانۆی ئامادە بن بۆ ئەوەی بینەری ئەم پرۆژە گەورەیە بن. ئێمەش خۆشحاڵە بن. سپاس زۆر باشە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆی بەیانی باشمان پێشکەشکردن بە ئومێدم سوودتان بینی بێت هەمیشە تەندروست باش